ئەلو کێمان لەگەڵا خۆ من ژمارەکانم خوێنەوە. ئازیزانی من ئەتوانن هەوڵ بن کە پەیوەندیمان پێ بکەن بەنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک ساعت 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵتانە هەبێ. زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری جوان بۆ هاوڕێکانم. چەند بیری ئەوەمە کرد کە گۆرانی بڵێم. ئەتوانم گۆرانێک بڵێم؟ زۆر سپاس. بینەرانی خۆشەویست، دەنگی تەلەڤیزیۆنەکەتان زیاکەن. ئەنجا پێم بڵێن یەک دووسێ بۆ ئەوەی کە دەست پێ بکەم. منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم، نامەوێ جارێکی تر وێران بێ نیشتیمانم. باخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە، ئاشتی خۆزگێ و هیوە بۆ مناڵ لە گشتێنێ لە هەر جێیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ. لە نێرگزی خاکەکەم گوڵ لە بەرۆکی ئەدەم. بەڕاستی دەنگت خۆش بوو، بەڕاستی ئافەرە. یەک چاپڵی بەهێزی تر، یەک چاپڵی بەهێزی تر. ئاگاتان لێبێ ئەمڕۆ زۆر داوای چەپڵاکەم، دڵم ڕابگرن باشە؟ ئەنجا با بگەڕێینەوە بۆ لای هاوڕێکانم لە دوای ئەو گۆرانیە و با بزانم ئەوان چۆنن. کێمان لەگەڵا؟ ڕوئیامان لەگەڵە. ڕوئیا؟ بەڵێ. سڵاو ڕوئیا، چۆنی؟ باشم. باشی، دڵخۆشم کە باشی. ئەتوانن دڵنی ڕوئیا بکەنە ناو گوێچکەم لە بڕی کە زۆر بە باشی گوێم لێنیە. لەکوێ لەگەڵمانای؟ لە سلێمانیەوە. خۆشحاڵین. چەند ساڵی؟ 11 ساڵم. بۆچی؟ بەڵێ. بۆچی 11 ساڵی؟ لەبەری پێنج ساڵم. یاخواتە من درێژ بی ڕوئیا. ڕوئیا تۆ وەکو من دەنگت خۆشە؟ نازانم. بەڵێ. دڵنیام کە دەنگت زۆر لە من خۆشتریشە، نەگو وەکو من دەنگم زۆر خۆش نییە. گۆرانی خۆشمان پێشکەشکە. دەنگی تۆش خۆشە. تخۆ بەڕاستە چەند مەی تێ لەدا؟ دەلەدەم وەرگر لەلایەن ڕوئیاوە. ئەی دەنگی تەلەڤیزیۆنەکەت زیاد کرده بوو کەوتم گوێم لێ بگرن؟ بەڵێ گوێم لێ بوو، هەر لە تەلەڤیزیۆنەکەەوە گوێم لێ بوو. زۆرم پێخۆشە. دەی نۆرەی تۆیە ڕوئیا کە گۆرانی مامۆ بڵیت؟ گۆرانی ئاڵا بڵێم؟ بەڵێ پێمان خۆشە بێ. سڵاو لە ئاڵا، سڵاو لە ئاڵا، ئاڵای کوردستان، سڵاو لە ئاڵا، سڵاو لە ئاڵا، سڵاو لە ئاڵا، ئاڵای کوردستان، سڵاو لە ئاڵا. وا ئەمڕۆ لە ژێر سای ئاڵایە، کوردستانەکەم ئاڵ و وڵایە. هەر شەکاوە بێ بڵێن ببینم، هەر لە مەهاباد هەتا ئەفرینم. لە کەرکووکەکەی قودسی کوردانم، لە کۆبانیەکەی پڕ لە خودانم. لە مازین و دیار بە کردوان، هەر شەکاوە بێ ئاڵای کوردستان. هەر بژیر هەمیشە شەکاوە بێ ئاڵای کوردستان. دەست خۆش. گۆرانێکی زۆر تایبەت بوو. من لە دەکە چەنی بەمە بینەران 50 لە دەکە ملیۆنێک بۆ تۆ. بەدڵتە؟ بەڵێ. باشە ڕوئیا بڕۆینە لای چرخەکەمان. بەڵێ. ئەگەر من نتوانم بڕۆمە لای چرخەکەمان چی بکەین؟ نازانم. ئەگەر من نتوانم بڕۆینە لای چرخەکەمان ئەزانن چیەکەین بینەران خۆشەویستان ئازیزان؟ یاریەکەکەین.
یاریەک بکەین دەڵی خۆش یاری ئەو یاری کە من زۆرم حەز لێ بزانمە زانی چییە؟ و زۆریش لەبەر یەکەم زۆرم حەز لێ ئەو یاریە و زۆریش لەبەر یەکەم ئەبێ بینەران بزانن کە چییە چییە؟ سێرکە ئێستا زۆر ڕەنگم پێوە نییە یاری ڕەنگەکان من زۆرم حەز لە یاری ڕەنگەکانە و ڕەنگەکانیش زۆر بەکارێنم زۆر لەبەر یەکەم ئەنجا ئێستا نۆرەی یاریکردنە بە ڕەنگەکان لە ستۆدیۆی ژیری و دیاری ڕەنگم پێ بڵێ و من دەسی لێم باشە ڕەنگی تۆمەوی ئەوە یەک ڕەنگێکی تر ڕەنگی سوور ئەوە ئەو چی هەموو ڕەنگەکان لە خۆمایە ڕەنگێکی تر ڕەنگی چین لە ڕەنگی چی بێ چەند چڕان چڕان چی سپێ لۆگۆکەی کورساتمان نێرگزە جوانەکەمان سپیە یەک چەپڵی بەهێز ئەلو لەگەڵمانە ماوی ئەوڵە بکەری کەواهدەم پێ نامێنێ بەڕاستە با خراپ بڕۆینە لای چرخەکەمان یەک دوو سێ بەم بەم بەرەم بەم بەم دووبارە هەوڵ بدە کەواتە دووبارە یەک دوو سێ هەر هەوڵ بین هەر هەوڵ بین هەر هەوڵ بین سێ پیرۆزە واو لە دوای ئەوەی کە سێ جار هەوڵمان نا پیرۆزە پەیوەندەکەشی داخرایەوە لە بڕی کەوەحدەی پێنە بەڵام خۆشحاڵ بووم کە چرخەکەمان زۆر باش بوو لەگەڵ ڕوئیا یەکێکی کەمان لەگەڵایە بە ناوی دیدا ئەو دەنگانە چی گوێم لێ بێت؟ ئەلو بەڵێ سڵاو لەولەتێت سڵاو دیدەم چۆنی؟ باشم تۆ ناوت دیدەمە ڕاستە؟ بەڵێ تۆ مناڵێکی زۆر جوانی وایە؟ و تۆ زۆر حەزت لە بەرنامەی ژیری و دیاریە ڕاستە؟ ڕاستە ئەنجا تۆ سێری ماوەی مناڵانی کورساتی شەکەی ڕاستە؟ ڕاستە ئەنجا تۆ لە قوتابخانەشا زیرەکی ڕاستە؟ ڕاستە ئەنجا تۆ خێزانەکەی خۆت زۆر خۆشەوێ ڕاستە؟ ڕاستە ئەنجام تۆ هەموو ڕۆژێ ددانەکانیش دەشۆی بەباشی ڕاستە؟ ڕاستە سێرکە من چەند باش تۆ ناسم هەموو هاوڕێکانم و مناڵەکانی هاوڕێشم ئاوا بەباشیە ناسم سڵاو دیدەم چۆنی؟ یاخوا باش بی لەکێوە لەگەڵمانای و چەند ساڵی؟ چەند ساڵی و لەکێوە لەگەڵمانای دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە لە مۆبایلەکەتەوە لەگەڵ منا قسە بکە بۆی کە بەباشی بتوانی گوێت لە من بێ لە پێنجێنە لەگەڵەکەمو حەوت ساڵم تەمەند درێژ بی تۆ زۆر خۆشحاڵیشین ئەی گۆرانێکی خۆشەزانی؟ ئەسێتی لەمەشکانیە چۆن؟ ئەسێتی لەمەشکانیە ئێستا هیچ لە من واتە هیچت بیر نییە قەی ناکە من گۆرانێکە بۆ بڵێم؟ بەڵێ باشە دەربارەی بەفر گۆرانەکەت بۆڵێم چونکە ئەمڕۆ زۆر سارد بوو هەوای بەفری هەبوو ئەرلای ئێوە لە پێنجوێن ساردا؟
بەڵێ بەڕاستە ئەی چیەکەی بەم سەرمایە تۆ چۆن خۆت گەرمدا پۆشی چۆن ئاگاداری تەندروستی خۆتە بی ئەلو پرسیارەکەم قورس بوو هاوڕێ جوانەکەم لەگەڵمان ماوی وتم تۆش وەکو هاوڕەکانی ترم وەکو من ئاگاداری خۆتی بە باشی جلی پۆشتە و گەرم لەبەرکەیت اینجا خواردنی تەندروست بخۆیت اینجا هەروەها بێتەوە لە کاتی زۆر سەربانە چیتە دەرەوە ئەو شتانەکەی بەڵێ زۆر باشە با بڕۆینە لای چرخەکەمان دوای چرخەکەمان گۆرانی بەفرەکەت بۆڵم باش باش کاتە با پێکەوە بڵێین 1 2 3 عزیزان خۆشەویستان بینەران دۆزینەوەی بووکەڵەکانمان بۆ دەرچوو هەر ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانی لە بەرنامەی ژیری و دیاری و بووکەڵەکانە دۆزینەوە و ئەڕۆینە لای ئەم بڕگێمان دیەم ژمارەیەک بڵێ ژمارە چەند 2 ئەوە چییە؟ ئەوە سوپرایزە؟ جیاوازی وێنەکانە؟ من حەزم لەو بڕگێ چی بکەین؟ دیەم حەزت لە دۆزینەوەی بووکەڵەکانە یان دۆزینەوەی جیاوازەکان؟ جیاوازەکان کەواتە وێنەکانمان بۆ گەورە بکەن و با بڕۆینە لای جیاوازی وێنەکان و پێکەوە لەگەڵ بینەران و خۆشەویستان و ئازیزانی بەرنامەی ژیری و دیاری جیاوازەکان بدۆزینەوە پێنج جیاوازیمان هەر ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەدۆزرا وەڵی دوای ئەچمەوە لای دۆزینەوەی بووکەڵەکان چونکە من حەزم لەو بڕگێ ئێستا وێنەکانە بینی؟ بەڵێ دوو وێنەمان هەیە جیاوازی زۆری تایە تۆ پێنج جیاوازیمان پێ بڵە بەس تۆزێ بە خێرایی لە بڕووی چۆن؟ قارچک چ شتێ؟ قارچک بەڵێ قارچکەکان چیەتی؟ نا ئەوەی خوارەوە ئەڵێ لای سمۆرەکە ئەوە یەک دانێ و دوو دانێ ئەوە با بڵێن یەک بەس لە مەولا ئەبێ هینم بۆ بکەی ڕوونکردنەوەم بۆ بەی باشە چیەتی قارچکەکە بۆ نمونە دووەم جیاوازی ئەوەی تریش ئەوەی لای دارەکە ڕاقنەکە ئەوەی تر دەمچەند سوورە ئەوەی تر ڕەشە هەر بشیت ئەوە دوو ڕاکۆنەکەی تریش ڕووی بۆ سەرۆیە ئەوەی تر ڕووی بۆ خوارن چەند پێچەوانن ئەوە سێ ڕاستەکەش کلکی؟ بەڵەوەی کە سەریدا ڕاستەکەی ئەوە چوار یەک جیاوازیمان ماوە بەم بارە بەم بارە یەک جیاوازی دەندارە هەورەکان یەک چەپڵۆی بەهێز هەورەکان و پیرۆزە هەورەکان و گۆرانێکی خۆش هەورەکان و گوێ بگرن ئەرێ هەورەکان ئاگاتان لێیە لە ژێرە گڵە ئەو گڵە تۆوێکی لێیە باوشک نەبێ خۆ نەخەوتووە هەرەڵێ ئاو زۆری تینوە کوا بەروسکەکان بۆ ناگرمێنن هەرچەنە ئەمڕۆ زۆر گوێم لە دەنگی بروسکەکان بووکەیان گربان بچن بە قسەی خۆش باران بهێنن دڵی نەرمکەن جابی بارێنن ئەم
دەشت و دەرا جوان بخوسێنن. بۆستم با بێمە شوێنی خۆم ئاخر ئاوە ئەی نابێ بێمە شوێنی خۆم ئالەکەم ئەنجا بڵێم سڵاو ڕۆزی چۆنی باسی چۆنی باشی ڕۆزی چۆنی دادەتەوە چۆنی قوربانە بێ وڵی دادەتەوار بڵێم چۆنم زۆر باشە ئام خۆی کە ئەڵێن تەوار خوار نابێ نابێ بڵێن خراپ هەمیشە باشە ئێوە ژەبێ هەمیشە باش بن بخوا باش قوربانە بم تۆ چۆنی خێزانەکە و چۆنە دا و بابە چۆنن هەموو لا باشن ڕێزم هەیە ئێستا ئەم بینەن وانە کێو کێ دانیشتووە سێری بەرنامەی ژیری و دیاریەکە کێ لە ماڵە خوشکەکەت و دایکە بەڵێ سڵاو کوا لە کێو سڵاوکەم سڵاو بەیوام زۆر زۆر باش بن ئەی ئەوانی بەرنامەی ژیری و دیاریان بەدڵە بەڵێ ئەتخوا لێیان پرسە بڵێ دایە تۆ چەنەی بە بەرنامەی ژیری و دیاری سەد لە سەد ئەی چەنەیە بە دادەتەوار هەزار یەدەینێ زۆر خۆشحاڵم زۆر باشە ئەی گۆرانی خۆشەزانی وڵایتم ئامادە نەکردووە هیچ ئامادە نەکردووە کاتەوەرە پێکەوە یاریەکەکەین باشە من ئەتوانم خۆم شارمەوە بەڵێ بەڵێ خێشە ئەم پێم بڵێن یا تۆ بێ بیژمێری تا دە بژمێرە من خۆمە شارمەوە باش تۆ بڵێ زیتەڵە لە ماڵ بێ بچم بۆ ماڵە شوێنم نییە ئەخۆم شاردۆتەوە لە یەک شوێنی ئەوەنە باشە خۆم شاردۆتەوە کوڕە کچێ بم دۆزەرەوە بم دۆزەرەوە ئەو خۆ نامدۆزێتەوە ئەوە تا ئەم بینی جۆ دادەتەوار جۆ تەپڵەیەکی بەهێز کوڕە بڵێنچی شتێکم بیرکەوتەوە گۆرانیەکە زانم لەسەر جۆ بۆتان بڵێم بەڵێ 1 2 3 4 5 6 7 8 9 No, 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 no. وارنە دەرێ هەمووتان جۆ 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 خۆگۆرانی خۆش نەبوو ئەنجە بڵێ چی ئەو گۆرانیەمان لە یوتیوبەکەمان هەیە یوتیوبی ماوەی مناڵانی کورسات ناوی کورسات کیتسە ئەتوانی لەوەیە گوێی لێ بگری پرۆفیسۆر ژیکۆ لەگەڵ قشقەڵە ئەو گۆرانیان وتووە زۆر خۆشە ئەنجا کە گەڕای بە دوایە گۆرانەکە ناوی جۆیە بژیت ئەنج بامە بێنمەوە ئەنج بچینە لای چرخەکەمان پێم بڵێ 1 2 3 بەڵێ 1 2 3 گوێم لە دەنگی میوزیک نییە ئەمڕۆ پۆلەکانمان بۆ دەرچوو هاوڕێکەم تۆ لە پۆلی چەند بووی لە پۆلی یەکەمینم زۆر باشە ئەڕێنە لای بۆکسی ژمارە 1 پێم بڵێ 1 2 3 یەک پرسیاری لێکەم هاوڕێکەمان بەڵێ
هینە پرسیارەکەم ئەوەیە ئەڵێ تۆ چەندێک دڵخۆشە کە ئاوا ئێستا پەیوەندیت کردووە بە بەرنامەی ژیری و دیاریەوە؟ زۆر دەمێتە هەوڵەدەم. بەڕاستە لە کۆتاییە ئەمڕۆ پەیوەندیەکە دووەرگیرە. اینجا بەدەنگ تا دیارەکە پێکەنی زۆر هەموو ڕۆژێ پەیوەندیمان پێوە بکە. بەرنامەی ژیری و دیاری ئیستا بووە بە هەموو ڕۆژێک ساعت 4 بۆ 5. بە هاوڕێکانیش بڵێ باشە؟ باش. پرسیاری 11ەم پرسیارێکی ئاسانە. تۆ ئەزانی شتی زیندوو نازیندوو لە یەکتری جیا بکەیتەوە؟ بەڵێ. بۆ نمونە خانوو زیندووە یان نازیندووە؟ زیندوو نییە. چییە؟ نازیندووە. ئافرم کەواتە زیرەکی. پرسیاری 11ەم ئەڵێ ڕاستە ئاوەی کە خەتی پێکێشی ئەوەی کە بەکاری ئەهێنی؟ بەڵێ. کام لەمانەیە زیندوو نازیندوو هیچ کامیان؟ نازیندوو. دڵنیایت ڕاستە نازیندووە؟ ئەی ناژی ڕاستە هەناسە نایەت؟ نه. کەواتە یەک چەپڵی بەهێز پیرۆزە. زۆر سپاس. پیرۆزە هاوڕێ جوانەکەم دڵخۆش بووم کە براوە بۆی خواد لەگەڵ ئەڕێکەی خواد لەگەڵ هاوڕێانی کۆنتڕۆڵ کەی ئەڕۆینە لای نابڕ؟ باشە دەی کەواتە من گۆرانێکی خۆشتان بۆڵم پێش نابڕەکە. وارە خۆرەکە ببە بە هاوڕێم ئادەی خێراکە وا من چاوەڕێم بەیانیانیش زوو ئەڕوانمە ئاسۆ هەتا ببینم هەڵهاتنی تۆ خۆمنیش دڵم بێگەرد و پاکە بیریشم وەکو تیشکت ڕوو ناکە. باشە منەوە هەموو گۆرانیە لە کێوە فێر بۆم دخوا بینەران بڵێن ماشەڵڵا. ئازیزانی من بەرنامەی ژیری و دیاری بەردەوامە. ئێوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 یاخود 0 زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ بۆ دابینکردنی دیاری باش بۆ هاوڕێکانم. لە ڕێگەی یوتیوبەکەمانەوە با دووبارە پێتان بڵێم ناوی یوتیوبەکەمان کورسات کیتس ئەتوانن تەواوی بەرنامەکانمان و بڕگە و بابەتە جیاوازەکانی ماوەی مناڵان ببینەوە. باڵێ بەڵەیەکی تریش لە دوای وتانێکی ئەو نابێ بیڵم بێت قەی ناکەت خۆ چاڕێم کەن چکە یەک دنیا قسەمەوە بیکەم باشە لە دوای وتانێکی زۆر کورت ئەگەڕێنەوە بۆلاتان. دانیشتوم ئێستا لە قەراغ بەرنامەکەم کەسم لا نییە هەر خۆمم تەنیا دەنیە کپە ئارامتە زیتەڵەمەوێ ئادەی کوادەریە بڵێ بە بابێ بەڕوو تا بڕوە ئاوی ڕووناکیت بهێنێ و بێبە کفیت نەهێڵێ هەر بجوڵێنێ بتکا بە شەپۆل یاریت لەگەڵکە چۆن سەما ئەکەن شەپۆلەکانە چەند جوان و ڕێکن لەرینەکانە تێکەڵ بە تیشکی خۆرە بن هەموو تێکەڵ بە تیشکی خۆرە بن
سپاس. زۆر سپاس هاوینەکە. خوا بەیانکی چۆن بوو خۆش نەبوو. هەنێکیشم ئێستا دروست کرد. سڵاتان لەبێت دووبارە ئازیزانی من ئەم کاتتان باش بە یوان زۆر باش بن. کێمان لەگەڵا؟ ئەم کاتت باش. ئەم کاتت باش ئانۆ ئەو تۆیت؟ بەڵێ. تو خۆ بەڕاستە خۆتی؟ بەڵێ. ئانۆ خۆتی خوشک و براوەکانە نین؟ نە. دە باشە گۆرانیەکم وت ئاگادار بوو گوێت لێ بوو؟ بەڵێ. خۆش بتم؟ بەڵێ. باشە زۆر چاکە. ئەی لە کێوە لەگەڵمانی چەند ساڵی لە پۆلی چەنی؟ لە پۆلی دووم 8 ساڵی. ئەی چەمەند درێژ بی. ئەی لە کێوە پەیوەندیت پێوە کردوین؟ لە چەمچەماڵەوە. لە چەمچەماڵەوە زۆر خۆشحاڵین. کەش و هەوا لای ئێوە چۆنە؟ بارانە بەفرە چییە؟ بارانە. بارانە بارێ بەخوڕ. ناوچی بوو؟ ئانۆ. من و ئانۆ دوو هاوڕێین باش بوو چەترێکمان پێبوو تەڕ نابووین و هەر وشکین حەز ناکەم هانۆ تەڕ بێ بە ناخۆشی بیبینم بچووکترە باتەمەن هانۆی هاوڕێی شیرینم. زۆر سپاس. بژیت. لەوانەیە پەیوەندیەکەم داخرێتەوە زوو. ئەمە ڕاستە خەیاڵیشم ڕۆشتم. یەک دوو سێ. یەک دوو سێ. خێرا پۆلەکان. با بگەینە لای پۆلەکان. پۆلی چەند بووی؟ دوو. پرسیاری شانزەیەم. مرۆڤی پێگەشت و چەند ددانی هەیە؟ 20 22 32. 32 چەپڵێکی بێت پێشەوەی تەلەفۆنەکەی داخرێتەوە. پیرۆزە. خوا لەگەڵ باش بوو فریا کەوتین. وەی هیلاک بووم. خوا ئەو هەرما لەگەڵمان. خوا حافیزەی خۆوەتی پەیوەندەکەم داخرێتەوە. گۆرانێکی تر بڵێ. گۆرانیەک بڵێ. ڕۆزی بڵێم یان گۆرانی؟ گۆرانی. وەڵا بیرم چۆ. ڕۆزی وەرەگری. ئەلو ڕۆزی. ئەلو ڕاست. ڕاست چۆنی؟ باشم دادارگیان تۆ چۆنی؟ من زۆر باشم. تۆ چۆنی دەن و باشە؟ وەڵا باشم. یاخوا باش بی. لە کێوە لەگەڵمانای؟ وەڵا لە عایبەتەوە. تو خوا بەڕاستە؟ هەروەڵا. ئای بابا. ئای چۆن پەیوەندیت پێوە کردین؟ وەڵا زۆر متابعی بەرنامەکەتانەکەم حەزم لێی ببووە. خوا بەڕاستە؟ حەزەکەی دیاری بەریتەوە؟ ئێکەواتە من ئێستا کاتی ئەوەی ئاستی ژیری تۆ تاقیکەمەوە و بۆی کە دیاریت پێشکەشکەم. من ئەمڕۆ لە چ بەرنامەیەکەم؟ بەرنامەی ژیری و دیاری. هەر بژیت. بەرنامەی ژیری و دیاری سعات چەنە؟ سعات 4. سپۆنسەری بەرنامەکەمان کێیە؟ IQ. ئای بژیت تۆپڵێکی زۆر بەهێز. واتە بینەرێکی زۆر باشە ئەم هاوڕێمان. سپۆنسەرەکەشی لەبەر کردو. ئەوە نەوتومانە زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ. جا ئەگەر ئەزانی چ دیارەکمان بۆ ئامادە کردووی لەوانەیە پێویستکە خێزانەکەش بێن هاوکاریت کەن چونکە تۆزێ قورسە. ئەڕێنە لای چرخەکەمان
یەک دوو سێ هەربژیت ئەم چرخەمان بووە ئەمڕۆ یەک دوو سێ یەک دوو سێ ئازیزانم هیچ مەڵێن زۆر ئاساییە ئێمە بەرنامەیەکی ڕاستەوخۆمان هەیە بۆیە هەنێ جار تووشی هەنێک تەکنیکە بین هەڵەی تەکنیکی لەبەرەوە هاوڕێکانم ئەبێ ئێوەش ڕابن وانێت تخوا ئێمە بەرنامەکەمان ڕاستەوخۆیە لەبەر ئەو شتانەش هەبێ تا هاوڕێیانمان بۆمان چاکەن پێم بڵێ کە گۆرانی زانی پێشکەشمانکەی لاتۆزە قورد مێشە ناتوانم ئۆی بۆچی نەخۆش کەوتووی؟ هەروەڵا بەڕاستە بەچی؟ سەرماو بووە؟ هەروەڵا ئەی بۆ ڕۆشتە دەرەوە بەبێەوەی بە باشی خۆت داپۆشیت و جلی گەرم لەبەرکەی؟ هەروەڵا کارێکی هەڵەت کردووە بۆیە نەخۆش کەوتووی ئیشەڵا زوو باشە بیتەوە ئەجا با پێت بڵێم ئامۆژگاری من بۆ تۆ کە لە ئێستا نەخۆشی ساحە و دکتۆرەکانمان لەگەڵە بێ حیف ئێستا لەگەڵمانە نییە بۆی کە پرسیاری لێکەم بەڵام شتی گەرم بخۆ بە باشی خۆت داپۆشە ئاوی سارد نەخۆی ئاسکرێم و شت نەخۆی باشە ئەجا پشوویەکی باش شەوان زوو بخەوە دڵنیا بە بەپێی کات چاکە بیت ئەڕۆینە لای چرخەکەمان دووبارە داهای لێبوردنەکەین کە هێشتمانیتەوە با پێکەوە بڵێن یاک سپاس چەند دڵیش باشە وەڵاڵە یەکسەر هەدیەی پێشکەشکەم هەدیەت پێشکەشکەم یان بڕین لە لای چرخەکەمان با بڕین لای چرخەکەم کاتە با پێکەوە بڵێن یاک دوو سێ دۆزینەوەی بووکەڵەکان ئەڕۆینە لای ئەم بڕگەیەمان و ژمارەیەکمان پێ بڵێ چوار یەک دوو سێ ژمارە چوار جوجکە بچکۆلانەکەیت یایە ژمارەی تر ژمارەیەکی تر ژمارە شەش ژمارەیەکی جوان نییە شەش ژمارەیەکی تر ژمارە هەشت یەک دوو بڵێ سێ یەک دوو سێ چەپڵێکی بەهێز پیرۆز هاوڕێ جوانەکەم براو بوویت خات لەگەڵ بیری پشیلەکە مەکەم هاوڕێ من پشیلێکم هەیە لە ماڵەوە زۆر ئاقڵە و زۆر جوانە ناوی پشیلەکەم ناڵم قەینا بەس لێرەوە دڵنیام ئێستا پشیلەکەم بینەرمە چۆنی پشیلەکەی من ئێستا گۆرانێکی خۆش بۆڵم بچکۆلە و نازدار و جوانی پشیلە بچکۆلانەکە کوێت پێ خۆشە بچۆ بگەڕێ تو ڕێژ نابم بەس وەرادەر لاکوولانەکە هێندە جوان و لەبار دڵی ختووکە ئەدای دڵاکان تەواو عزیزانم ئێوەش هەموو ڕۆژێک ئەتوانن ئەگەر ئەمڕۆ نەتانتوانی سبەینێ ئەگەر سبەینێ نەتانتوانی دوو سبەی بۆ ئەوەی کە هەوڵ بن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 416 9999 یاخود 0 751 849 03 سیان لەنیە
لەنیا دادتەوە چۆنی دادەتەوار فریز بووە بەس توێتی بووە بەسە هۆڵ بەس دەتوانێت قسەکە ناشتوانێت دەستی بجوڵێنێ ناشتوانێت چاوی بجوڵێنێ ئەلو 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 کێمان لەگەڵا لەنیا لەنیا بەڵێ لەنیا بڵێ یەک دووسێ بۆی کە من بکرێمەوە یەک دوو سێ باش بوو زۆر سپاس هاوکاری منت کرد لەویا من لە سەرمایە بەست بوومی ئەوە یاریەک هەیە ناوی با بە کوردی بیڵێن یاریەک هەیە ناوی بیبەستە و بڕۆ ئەنجز چۆنا هەیە یاریە ئەگەر بۆ نمونە بڵێ بۆستە ئەبێ بۆستی ئەگەر وتی بڕۆ ئەبێ بڕۆیت بیکەینەوە یاریە بەڵێ زۆر باشە با ئەمە لە ژمارە سێدا بنێم قۆڵم هەڵکەم من ئامادەم ئەم یاریە زانی نازانم بە سێرت نایزانی زۆر باش نازانم سێرکە تۆ بە من ئەڵێی بۆستەیان بڕۆ ئەگەر من توانیم بە گوێی تۆ بکەم ئەوە براوەم ئەگەر نەمتوانی ئەدۆڕم بەس ئەبێ بە سەریعی پێم بڵێ بۆستە بڕۆ بۆی کە سرم لێ تێک بچێت باش بڕۆ بۆستە بڕۆ بۆستە بڕۆ جاخۆ من لە بۆستەکەیە بۆستە ڕۆشتم وڵا سەر لێ تێگیان تۆ براوە بۆ یەک چەپڵای بەهێز زۆر باش هەر بژیت هاوڕێ جوانەکەم ئەڕۆینە لای چرخەکەمان پێم بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ هەر بژیت پۆلەکان پۆلی چەند بووی؟ پێنج کەواتە ئێمە بۆکسی ژمارە پێنجەکەینەوە و پێم بڵێ یەک دوو سێ دووبارە یەک دوو سێ هەر بژیت پرسیارەکەمان پرسیارێکە تۆزێ بیری لێکەرەوە باشە بەڵێ بە هیوای بەختێکی باش پرسیاری دووەممان بۆ ئەم هاوڕێمان ئەخوێنینەوە بۆ نمونە ئێمە کە ئەچین بۆ سەیران ئەوانە بۆ نمونە کە ئێمە خواردن دروستەکەین کە تەباخەکە داگیرسێنین چی ڕوایەت تۆزێک بیری لێکەرەوە ئەمە با لە بەرچاوتا بێ ئەم نمونە ئەنجا پرسیارەکەت بۆ بخێنمەوە لە کاتی سووتانی شتێکدا چی پەیدا دەبێت وزەی خۆر یان گەرمی و ڕووناکی یاخود دەزوو گەرمی و ڕووناکی کەواتە با بزانین ڕاستە با بزانین ڕاستە بەڵێ کەواتە چەپڵێکی بەهێز پیرۆزی بێ خوات لەگەڵ براو بوویت بەڕاستی ئەم پرسیارەمان تۆزیشی لەسەر بوو پرسیارێکی کۆم بوو ئازیزانی من کێترمان لەگەڵا ئایلا بەڵێ تۆ ناوت ئایلایە سڵاوت لێ بێ ئایلا چۆنی باشم هەمیشە باش بی ئایلا یەکەم جارتە وەڵام منیش زۆر باشم ئایلا یەکەم جارتە پەیوەندیمان پێواکەی دووەم جارتە ئەی حەزەکەی کە هەموو ڕۆژە پەیوەندیمان پێوە بکەی بەڵێ ئەو کاتە هەموو ڕۆژێ
براوابی دیاری وەرەگریت بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک سەعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ هاوڕێکانمان نابێت بە هیواین کە دوێنێ بووکەڵام بۆ دەرچوو پەیوەندیەکان هین هینەکەم هەڵە بوو بووکەڵم بۆ دەرچوو بووکەڵەکان هەڵە بوو براوە نەبوویت؟ نەخێر هاوکاری بکە بەچاوان هاوکاری تەکەم بەس قەی ناکە هیچ خۆش بێ خۆش بیت ئایلا هیچ دڵگرانیش مەبە لەبەرەوەی ئێمە لە یاریکردنیشا لەگەڵ هاوڕێکانمانە هەنێ جارێ بینەوە هەنێ جار نایبینەوە ئەجا لەگەڵ ئەوەشا بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێکا بۆیە ئەگەر ئەم ڕۆژ ئینشەڵا واش دابێ بەس ئەگەر ئەم ڕۆژ براوە نەبووی ئەزانی سبەینی پەیوەندیمان پێوە بکەیتەوە باشە بێوای بەختێکی باش دڵنیام کاتوانی براوەبی بۆسە پێشەی بچمە لای چرخەکە ئایلا تۆ گۆرانێکی خۆش زانی وانیە بەڵێ فەرموو گوێم لێتە قوتابی پۆلی یەکم سوست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتن بەدەست دێنم گوێرایەڵی مامۆستام پاک و خاوێن و وریام هاوڕێ و هاوقۆلەکانم خۆش دەوێن وەک چاوانێ زۆر پاک زۆر باشە هەر بژیت زۆر چاکە ئێستا با بڵێن یەک دوو سێ سێ زانیاری گشتی پرسیارە گشتەکانمانە بۆ دەرچوو ئایلا یەک دنیا پرسیاری گشتیمان هەیە و سێ بۆکسمان هەیە بۆکسی تەندروستی بۆکس دەربارەی کە وەرزشی بێ بۆکسێکمان هەیە کە ئەویش پرسیارەکان دەربارەی ئاژەڵ و سروشت و گەردوون و دنیایەک شتی ترە ئەنجا تۆ حەزەکەی کامیان هەڵبژێریت ئاژەڵ زۆر باشە چ ئاژەڵێک زۆر خۆشەوێت پشیلە منیش پشیلەیەکەمەیە گۆڕانێکیشم بەوت وتم بچکۆلە و نازدار و جوانی پشیلە بچکۆلانەکە کوێت پێ خۆشە بچۆ بگەڕێ وەرادر لە کوولانەکە دەنگت خۆش بێ ئەوە بۆچی چەپەکانتانمان بەخوام ڕۆی چم بەدڵ نییە بەس قەی ناکە دڵخۆشم کە ستۆدیۆکەمان زۆر ڕەنگە دڵخۆشم کە لەگەڵ هاوڕێکانمان دڵخۆشیشم کە خۆم دڵخۆشم بۆ سشتی زۆر باشە ئەنجە دڵخۆشم کە ئەمڕۆ کاگاتی و کاگڕێباز لێرەن دڵخۆشم کە جەماتی کۆنترۆڵەمیانمان دوون دڵخۆشم کە تۆزێکی تر بەرنامەی مەگەزینە دڵخۆشم بیرم چۆتە بچمە لای پرسیار یەک دوو ئەلو دەکەممان ماوە سێ ئەنجا دڵخۆشم کە ئەمڕۆ باخچەیەکی زۆر لێرەیە دڵخۆشم کە ئێستا لۆگۆی بەرنامەی ژیری پرسیارەکەم نەخۆنەوە پێم بڵێرەوە یەک دوو سێ ئەنجا دڵخۆشم با پرسیارەکە بێ پرسیاری دێم پرسیاری دەیەم و بەختێکی باش لەگەڵی ئایلا بە هیوای بەختێکی باش دڵنیام کە ئەتوانی وەڵامی ڕاستمان پێ بڵێ پرسیارێکی ئاسانە ئەشکەوتی شانەدەر ئەکەوێتە کام پارێزگای هەرێمی کوردستانەوە دهۆک هەولێر سلێمانی ئەشکەوتی شانەدەر سلێمانی ئەشکەوتی شانەدەر ئەختیارەکەم بخوێنەوە هەولێر دهۆک سلێمانیش هەولێر ئەوە کێ بوتی هەولێر هەولێر کێ یارمەتیایت
تۆ من خەواتێک تۆ بڵێ بێت وەردوکمان خۆم بیرتووە دەستت خۆش بێ خوات لەگەڵ ئای لاگیان خوافیز عزیزانی من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ بەرنامەی ژیری و دیاریم پێشکەشکردن بەرنامەی ژیری و دیاری هەموو ڕۆژێک لە ساعات 4 بۆ 5 بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان نابێ ئاستی ژیری هاوڕێکانمان تاقیەکەینەوە و دیاریان پێشکەشەکەین ئەو هاوڕێیانم کە ئەمڕۆ براوە بوون هەمویان براوە بوون پیرۆزیان بێ ئەوانەی کە لە سلێمانی بوون ئەتوانن کە سەردانی دەستگای میدیای کورساتکەن لە دەباشان بۆی کە دیارەکانیان وەربگرن هاوڕێکانی تریشم ئەگەر لە دەرەوەی سلێمانی بن ئێمە دیارەکانیان بۆ ئەنێرین و لە ڕێگەی نووسینگەکانمانەوە ئەتوان دیارەکانێک وەربگرن زۆر سواز بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ